بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خواجان لد أبارين كبا أندازي عددي خلائق خوت مخلوقاتت صلوات وسر ديداري بيغمري خواص الله عليه وسلم بنيرو صلاوي أما جسشي إيامي بيبقينا داود لي أكن پروردگارا يك ناومان لخزمتيا بهنا برزانم لدوهم روجي قدرا گرنگ إيما بزانين شوي قدر شون زندو أكينو هر کسی که ایماندار که گذر اکا بناو باخچه پیروزی قرآن زور آیاتی جوان و شیرین که باسی زندوی شو اکن یتا پیشچاوی. رب العالمین و پیغمبری خواه صلی الله علیه وسلم افرمي إن ربك يعلم أنك تقوم أدنى من ثلثي الليل. پروردگارەکەی تۆ ئەزانێ کە تۆ شەو زیندوو ئەکەیتەوە هەڵ ئەسی کەمێک کەمتر لە دوو لەسەر سێی شەو تۆ هەستاوی و بەخەبەری و خەریکی تاعەتی. ئاەتێکی تر ئەفەرمێ إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا. ناشئة لە زمانی عەرەبیە بە معنای سەعات دێت، واتە سەعاتەکانی شەو زۆر زیاتر جێپەی ئینسان جێقاچی ئینسان دا ئەمەزرێنن، پەیوەندی ئینسان لەگەڵ خۆیان باشتر دا ئەمەزرێنن لە سەعاتەکانی ڕۆژ. و ئەقوەم قیلە ئەو وتانەی کە بە زمانی ئینسانایەت زۆر باشتر لە شەوە لێ حاڵی ئەبێ، چ لە خزمەتی قورئانە بێ، چ لە دوعا و ئەذکار و خزمەتی خواجیانە بێ. ئاەتێکی تر باسی فەزڵی ئیمانداران ئەکا ئەفەرمێ تەتەجافا جنوبهم عن المەضاجع، واتە کەمێک لە سەرەتای شەوە ڕائەکشێن دواتر هەڵ ئەسنەوە. ئەوەیە کە عەرسانەکەم شەوانی قەدر هەر کەسە بچێتەوە ماڵی خۆی وەلەو دە دەقیقە بێت کەمێ بخەوێت هەڵسێتەوە خۆی بشوات بە نەشاتەوە بێتەوە. وی فەزڵی ئەم ئاەتەی بەرکەوێ کە خۆی گەورە باسی گەورەی ئەم ئیماندارانە ئەکا کە لە تەنیشتیان ئەخەنە سەر جێگایەکی نەرم لەبەر خاتری خوا لەم جێگا نەرمە هەڵەسنەوە خەریکی تاعەت و خواناسی ئەبن. تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم. اینجا دوعا ئەکەن و ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە. ئاەتی تر ئەفەرمێ ئەمن هو قانت آناء الليل. ئەو کەسێکەوە لە ناو شەو و ناواخنی شەوە خەریکی قنوت و عەبدایەتیە لە بەردەم رب العالمینە. وەصفی عیباد الرحمانەکە و ئەفەرمێ والذين يبيتون لربهم سجدا وقياما. ئەوانە شەو نخونی ئەکەن، شەو زیندەیی ئەکەن، لەگەڵ خوایە ئەمێننەوە سجدا هەندێک جار سەریان لە زەویایە لە سوژدا، وقياما هەندێک جار بە پێوە. واتە لە شەوە دوو کارەکەن، یەکێکیان بریتیە لە سوژدەبردنی زۆر، یەکێکیان بریتیە لە قیامی زۆر. ئەفەرمێت ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شەویان هەبوو ئەیانوت ئەم شەو شەوی سوژدەیە، سوژدەیان ئەبر زۆر سەریان ئەخستە سەر زەوی. شەویشیان هەبوو ئەیانوت ئەم شەو شەوی ڕکوعە، زۆر ڕکوعیان لە بەردەم رب العالمینە ئەبر. شەویان هەبوو ئەیان فەرموو ئەمە شەوی قیامە، هەڵ ئەسانەوە لە بەردەم رب العالمینە. دەستیان پێ ئەکرد قورئانیان ئەخوێند، لەگەڵ کەلامی خۆیان ژیانیان ئەبردە سەر. کە ئیمامی غەزالی ئەفەرمێ باشترین جۆری قورئان خوێندن ئەو قورئانەیە کە لە نوێژە ئەخوێندن. ئەفەرمێ هیچ قورئان خوێندن فەزیلەتەکەی ناگاتە
ئەو قورئانەی کە ئینسان لە نوێژە ئەیخوێنێ. فەرمایشتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم زۆرن لەبارەی شەو نوێژەوە. ئەفەرمێ لە فەرمایشتێکە عەلەیکم بقیام اللەیل، لەسەر ئێوەیە ئەی ئیمانداران شەوانتان زیندووکەنەوە. فإنه دأب الصالحين من قبلكم، هرچی صالحێک هەبووە نەک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە هەموو ئومەتەکانە هەر هەموو صالحەکان کاریان بریتی بۆ لە شەو نوێژ. فإن قيام الليل قربة إلى الله، شەو نوێژەکان هەستانی شەو نزیکت ئەکاتەوە لە خوا. وتكفير للذنوب، خوای گەورە ئەیکاتە سەربی لێبوردەیی لە گوناهەکانت. ومطردة للداء عن الجسم، ئازارەکانی لاشە نەخۆشیەکانی جەستە ناهێڵێ. ئەو ئومەتەی کەوا تووشی نەخۆشی ئەبێ ئەنواع جۆری نەخۆشی، ئەو ئومەتەیە کە شەو نوێژی لە یاد کردووە. ئەم فەرمایشتە کە ئەرناؤوتین و شێخی ئەلبانی بە هەموو شەواهیدەکانەوە ئەفەرمون صحیحە. ابن القيم رضا ورحمة خوای لێبێ ئەفەرمێ قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وحی كأنما قسەی رب العالمینە. ئەگەر شەو نوێژت کرد ئازارەکانی لاشت نامێنێ، ئازارەکانی جەستت نامێنێ، ئازارەکانی ڕۆحت نامێنێ. ئەو کەسێ حاڵەتی نەفسی بۆ دروست ئەبێ شەو نوێژکە چاکە بێ، هەر دەرد و بەڵایەک ڕوویتی ئەکا شەو نوێژکە چاکە بێ، ئازارەکان لەسەر جەستەی کەم ئەبێتەوە. فەرمایشتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم طرد و هەرچی نەخۆشی هەیە طردی ئەکا فڕی ئەدا لە کۆڵتی ئەخاتەوە. کۆتا خاڵوە منهاتون عن الإثم لە فەرمایشتەکە ئەفەرمێ شەو نوێژ لەگەڵ ئەوەی دەبی صالحینی پێش ئێوەیە ئەتان پارێزێ، نەهیتان لێ ئەکا لە گوناه. ئەو کەسانی کە شەو نوێژەکەن کاتێکەوە نزیکەکەونەوە لە گوناه نورێک ڕێیان لێ ئەگرێ، نەهیان لێ ئەکا ناهێڵێ لە گوناه نزیک بنەوە. ئەبوو هورەیرە ئەفەرمێ پیاوێک کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم کەسێک ئەناسم شەو نوێژەکە ئەبینم شەوان هەڵئەسێتەوە. لە ڕوایەتێکا فەرمێ يقوم الليل كله، هەموو شەو يصلي الليل كله، هەموو شەو نوێژەکە. فإذا أصبح سرق، ئەگەر ڕۆژی کردەوە دەسەکە بە دزی کردە، دزی ئەکا دزە بەڵام شەو نوێژیش ئەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنه سينهاه ما يقول، لە ڕوایەتێکە سينهاه ما تقول. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مادام وها بێ ئەم کەسە ئەو قسانەی کە شەو ئەیکا، ئەو قورئانەی کە شەو ئەیخوێنێ لە نوێژە ڕێی لێ ئەگرێ لەوەی کە ئەو خراپەیە بکە، وردە وردە باش ئەبێت. ئەگەر بفەرمێ ما تقول وەکو ڕوایەتێک هاتووە، یعنی خوای گەورە بەهۆی شەو نوێژەکەوە مادام ئەم قسەی تو ئاوها بێ شەو نوێژکە، ئەم قسەیە ئەگەر حەقیقەتێکی هەبێ ئەو کەسە ڕاگیرەکە لە دزی ئیتر دزی ناکە. حەسەنی بەسری قسەی زۆر جوانی هەیە لەسەر شەو نوێژ. ئەفەرمێ لە فەرمایشتێکی پیرۆزیە کە حەسەنی بەسری بە گەورەترین کەسێکدا ئەندێکە لە تەسەووفە قسەی کردبێ و سەرەڕەمی تەسەووف لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتێ لە حەسەنی بەسری کە هەموو کەلیماتێکی ئەو اعتیباراتێکی زۆر گەورەی هەیە لە بابی تەزکیەی نەفس و تەربیەی نەفس و تەسەووفە. أفرمي ما نعلم عملا أشد من مكابدة الليل ونفقة هذا المال. أفرمي أما هشتك ما نأبني بأندازي هزو تواناي شو جهادي شو كلسر نفذ نار حد بي لقل بخشيني مال أم دوانا زور لسر نفذ نار حد بو مال بلا زور خوشويز بو بينا أبخشرا مكابدة شوي بينا أكراني اتواني شو مجاهدكات ناڕەحەتترین کردەوەیەک لەسەر لاشەی ئینسان بریتێ لەم دوانە. پرسیار کرا لە حەسەنی بەسری ما بال المتهجدين من أحسن الناس وجوها، چی ئەوانەی کەوا شەو نوێژەکەن دەموچاویان لە هەموو خەڵکی گەشتر و جوانتر و پڕنورترە. فەرمووی لأنهم خلوا بالرحمن فألبسهم نورا من نوره، ئەوانە بەتەنها لەگەڵ خوای خۆیانە ژیاون، خوا لیباسی نوری لەبەر کردوون، جل و پۆشاکی نور لە نوری خۆیان وەرگرتووە. کاتێک کە بەتەنها
بشوي تاريكة لحضور خويا وستاون دموچاويان كسب نور رب العالمين كردو هۆکارەکان زۆرن بۆ ئەوەی ئینسان هەڵسێ شەو نوێژکە ئەم فەزیلەتە گەوران لە دەست خۆی دەرنەکە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناسراوە بە ئومەتی ڕوهبانی لەیل و فورسانی نەهار بە ڕۆژە مجاهید و پاڵەوان و جیهادکار بە شەوە چۆن ڕوهبانە کۆنەکان چۆن خەڵکێک هەبوون لە مەسیحیەت و لە نەسارا هەموو حیاتی خۆیانیان سەرف ئەکرد لە طاعەت و عیبادەتە قەت نەئەهاتن دەرەوە تێکەڵاوی خەڵکیان نەئەکرد پێیان وترا ڕوهبان ئەفەرمێ ئیمانداران شەوانیان ڕوهبانی لەیلن کە ئەنەما ئەو ڕاهیبانن شەو هەتا بەیانی عکوفەکەن لە بەردەم ڕەب العالەمینە ئەوەستن هۆکارەکان زۆرن کۆمەڵی هۆکاری ظاهری هەن کۆمەڵی هۆکاری باتینی هەن هۆکارە ظاهریەکان لە خزمەتانە یەکەم جار باسەکەم یەکەمیان ئەوەیە ئینسان کەم خۆر بێ عەزیزانم بەخوا هەر ئومەتێ زۆر خۆر بێ ئومەتی نەخۆشیە ئومەتی دواکەوتووە هەر ئومەتێ میقاتی نانی ڕێک بێ و میقاتی ژیانی تێکچوو بێ ئومەتێکی زۆر ناڕۆشنبیرە تۆ سەیری میلەتی خۆمان کەن بزانن میقاتی خواردنمان چەند دەقیق و ڕێک تەنزیم کردووە لە ماڵەکانە لە دەرەوە لە سەفەرمانە قەت لە یادی ناکەین هەموو میقاتەکانمان ڕێک بەڵام هەموو کارەکانی ترمان بێ میقاتە بێکاتە بێوەقتە ئومەتی ڕۆشنبیر ئەوەیە ئەزانێت چی ئەخوا ئەزانێت چەند ئەخوا ئەزانێت بۆ ئەخوا واللهی ئینسانی ئیماندار ئەگەر مجاهدە لەگەڵ مەعیدەیە پێی نەکرێ چۆن ئەتوانێت بێتە مجاهید و پاڵەوان چۆن ئەتوانێت مجاهدە لە شەوا بکە ئەگەر لە سکی خۆیەوە دەستی پێ نەکرد بێ ئەگەر لە بەردەم سفرەیەک و خوانێکە خۆی نەگرێ چۆن لە بەردەم هەرچی مەلەذات و شەهەواتایە خۆی ئەگرێ بۆیە شۆڕشێکی زۆر گەورە هەیە لەسەر سفرەی ئینسانی موسڵمان کە هەموو خواردنێک ئامادە بێ ئەو دەست بۆ هەر هەمووی نابە هەمیشە سەحەتی خۆی لە یادە خۆی لە یادە و شەوەکەی لە یادەکەوە ئەگەر لاشەی قورس بوو خەبەری نابێتەوە تاقی کراوەتەوە هەموو پیاوە گەورەکان ئەمەیان تاقی کردوێتەوە ئەفەرمون ئەگەر زۆرت خوارد زۆر ئەخۆیتەوە کە زۆرت خواردەوە زۆر ئەنووی کەم یادی خوا ئەەکەی بۆیە ئینسانی ئیماندار هەمیشە ئەفەرمێ ئەبێ دەستی گرت بێتەوە ئێمە فکرێک لە ناومانە هەیە فکرێکی هەڵە ئەڵێن ئەبێ مەعیدەمان بکەین بە سێ بەشەوە ئەمە زۆر غەڵەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر هەر ویستت زۆر بخۆی ئینجا مەعیدەت بکە بە سێ بەش ئەگەر ویستت زۆر بخۆی مەعیدەی خۆت بکەرە سێ بەشەوە بەشێک بۆ ئاو بەشێک بۆ هەناسە بەشێک بۆ خواردن ئەگەر ویستت زۆر بخۆی ئەگەر نا ئەسڵ لە ئیماندارە لقەیمات یصبن ظهره شەن لقمەیەکە کەوا پشتی ڕێککاتەوە خەریکی تاعەت و عەبدایەتی و خواناسی بێ دووهەمین لە ئەسبابە ظاهریەکان واتە کەم بخۆ بۆی بتوانی هەستی ألا يتعب نفسه بأعمال شاقة أويك بطوال الروج هم روجك حتى إيوارا لا شيء خوي وها ماندونك كشو نتواني خزمتي ديني بيبكى خزمتي شو نيجي خوي بيبكى سهم قيل لقد لياد نكا كمك خو بيجني ورو يان أجر بوي نكرا دويني ورو روجكي بكات دو روجك غزالي أفرمي روجكي بكات دو روج سەرەتای ڕۆژ دەست پێ ئەکا بە تاعەت و چاکە کە ماندوو ئەبێ کەمێ سەرخەوێک ئەشکێنێ ڕۆژی دووهەمی دەست پێ ئەکا چوارەمین دانە لە ئەسبابە ظاهیرەکان ئەوەیە خۆی بپارێزێ لە گوناه پیاوێ هاتە لای خزمەت حەسەنی بەسری فەرمووی ئەی حەسەن نازانم چیمە لە هەموو شتێکم و کوڕیم نییە زۆر حەز ئەەکەم شەو نوێژکەم ئاوی دەست نوێژەکەش هێنوە پەنای سەرم وەی حازر و ئامادە بێ کەچی خەبەرم نابێتەوە فەرمووی قەیەدەت کە ذنوبک گوناهەکانت توان قەید کردووە بەستوتەوە ناتوانانی هەڵسی بۆ شەو نوێژەکەت هەتا ئینسان گوناهی کەمتر کە زیاتر ئەتوانە شەوی زیندوو بێ ئەفەرمون ئەگەر شەو زیندوو نەبوو لە دڵتەوە تەفتیشی گوناهەکان کە بۆ زمانت بۆ هەموو جەستەت بزانە لەکوێ تۆ بەسراویتەوە کە ناتوانی شەو لە بەرخاتی خۆ هەستی ئەسبابی باڵتینە زۆر زۆرن بۆی ئینسان خەبەری بێتەوە بۆ شەو نوێژ گەورەترینیان بریتە لەوەی دڵی ئینسانی ئیماندار نابێ حقدی بەرامبەر بە یەک موسڵمانتیا بێ لەسەر زەویە
ئەو کەسێک کە دڵی حەقدی تایە شەوی بێ ئاگایە ئەفەرمون ئەگەر ئەتەوێ بزانی غافڵی یا غافڵ نیت تەفتیشی دڵی کە بزانە ڕقی لە موسڵمان تایە یان طبعا ئێمە لە زەمانێکی زۆر فتنە ئەژین بەناوی ئەوەی کەسێک عەقیدەی تەواو نییە بەناوی ئەوەی کەسێک فکری لە فکری ئێمە نییە بەناوی ئەوەی کەسێک حیزبی لە حیزبی ئێمە نییە بەناوی ئەوەی کەسێک فقهی لە فقهی ئێمە نییە ڕەوایەتیمان بە خۆمان داوە کە ڕقمان لە موسڵمانان بێ هەموو کافر ئاوا پێکەوە ئەمڕۆ یەکی گرتووە بۆ لێدانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووس و ئەمریکا ئەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا یەهود و نەسارا چەند دژی یەکن هەموو یەکەگرن مەجووس لەگەڵیانە یەکەگرێ بۆ لێدانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەما ئێمەی بێ ئاگا هەر ئەکەمان ڕوومان لەلایەک لە مزگەوتێکە جوان بگەڕێ خۆتمان و کەی ئەگەر زۆر جیهاد و جوهد لەو مزگەوتا کرابێت دە کەس هەیەکەوە وەکو یەک بیانەوە تاعەتکەن و لە خوا نزیک بنەوە کافر ئەوەندە ئیشی لەسەر ئێمە کردووە ناو مزگەوتەکانی کۆنتڕۆڵ کردوین زۆر کات ئێمە باسی ئەوەکەین کە حکمی خوا چۆن بگێڕینەوە ئاگامان لەوە نییە ماڵمان نەفسمان خۆمان مزگەوتەکانمان داگیر کراوە کەسی موسڵمان ئەبێ ئەم دڵی ساخ کاتەوە یەک ڕقی بەرامبەر بە هیچ موسڵمانە نەبێ هەموو شەوێ سەر خسە سەر سەری نابێ ڕقە لە هیچ موسڵمانە بێتەوە لەوە چێ موسڵمانێکی گوناهبار تۆ ببینی ڕقە لێ بێتەوە نازانی ئەوە مجاهیدە لە پێناوی خوایە جیهاد ئەکا لەگەڵ گوناهەکەی خۆیان ئەوێت چاک بێت بەخوا جاری وا هەیە کەسێک ئەبینی تۆ لە نەو گوناهە گەوزاوە تۆ بە سوکی سێری ئەەکەی ئەو ڕەتبەی لە لای خوا لە تۆ بەرزترە چونکە ئەو خەریکی جیهادە ئەوێ خۆی چارەسەرکە خۆی پێ چارەسەر ناکرێت گیرۆدەی گوناهە بۆ خۆی پێ چاک ناکرێت ئەمما تۆ کیبر بەسەر ئەوە ئەەکەی عجب بەرامبەر بە ئەو بەکارهێنی گیرۆدە ئەبی ئەو سەرفرازە بێ و ڕزگارە بێ ئێمە گەورەترین غەڵەتمان لە ئەمڕۆیە ئێمە خۆشمان حاکمن بەسەر خۆمان بڕیار ئەدەین بۆ خۆمان ئەڵێن فکرەی ئێمە لە هەموو فکرەیە باشترە خۆمان ئەڵێن ئێمە تەواوین هەموو شتێک بە خۆمان کۆتایی پێهێنین خۆمان حاکم و خۆمان محکوم لە کاتێکە ئەبێ خەڵکی عولەما قورئان و سونەت تحدیدی ئەوە بۆ ئێمە بکە کە کاممان باشین کاممان لەسەر حەقین کاممان لەسەر ناحەقین هەر کەسەمان بە جۆرە بیرەکاتەوە لە قورئان و سونە پێی وایە ئەمەی خۆی تەواوە تکام وهایە ئەم گەندیەی یان ئەم فکرە بۆگەنەی کە هاتە ناو سەحوەی ئیسلامیەوە لە خۆمانی دوور خێنەوە کە لە خۆمانەوە ڕقمان لە موسڵمانان بێتەوە بە ناوی وەهمی بەخوا هەر کەسێک بە غەیری ناوی موسڵمان ڕازی بێ لە ئیمانی خۆی بترسێ خوا بە عەزەمەتی خۆی ناوی لێ ناوی هووە سەماکم المسلمین ئەو ناوی توی لە ناو موسڵمان یەکێ ناوی خۆی لێ ئەنێ خەلەفی یەکێ ناوی خۆی لێ ئەنێ سەلەفی یەکێ ئەڵێ سۆفیم یەکێ ئەڵێ نازانم حیزبیم یەکێ ئەڵێ جیهادیم یەکێ ئەڵێ لا حیزبیم ئەم ناوانە کێ لێنان مەگەر شێطان بەلای ئەوە جوانی کردبێ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک ناوی هەیە ئەوش بریتێ لە موسڵمان و هیچی تر ئێمە پێویستە بەسەر فکری خۆمانە زۆر بگەڕێنەوە بۆی ئەمم تۆزێ درێژە پێدا برایانم بەخوا ئێمە لە جەوێکە ئەژین خراپەکاری لە لامان بۆتە جوان ويحسبون أنهم يحسنون صنعا بەخوا هەر جارێ ئەو ئاەتە ئەخوێنمەوە ئەمڕۆی خۆمانم بیر ئەکەوێتەوە ئێمە کۆمەڵە کردەوە ئەکەین و ئەزانین زۆر باشمان کردووە نازانین لای خۆ شەرمەندە ئەبی خوا بۆ خاتی گەورەی خۆی ڕق و بغز و کینە لە دڵمانە بەرامبەر بە هیچ موسڵمانی لەم سەر زەویان نەهێڵێ خوا بە خاتی گەورەی خۆی بەهانەی دڵمانە وەرەیە ئەکرەم الئەکرەمین کۆتا خاڵ لە خزمەتانە کە هۆکارێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی هانمان بدا بۆ شەو نوێژ بریتێ لە خۆشەویستی خوا کە هەر کەسێکی ئیماندار خۆشەویستێکی ڕاستەقینی لەگەڵ خوایە هەبێ کاتێ لە خزمەت ئەم فەرمایشتانە ئەبێت ناتوانێتەوە شەوەکەی زیندوو نەکاتەوە ئێمە خوای گەورە فورسەتێکی زۆر گەورەی داوینەتێ شەوێکمان بە نوێژ و تاعەت و قیام لە بەردەم ڕەب العالەمینە بەسەر بردووە پێویستمان بەوەیە کە هەموو شەوەکانی عمرمان وەکو ئەم شەوانە بێکەوە ئێستا بەڕێیان ئەکەین ئومێد دەکەم ئەم شەوانەمان ئەوەندە جوان بەڕێ کردبێ سەرمان بەرزکە لە بەردەم ڕەب العالەمینە
و هەموو عمرمان چێژێکمان وەرگرت بێ کە نتوانین شەوەکانمان بە بێ زیندویی بەڕێ بکەین و کۆتایی پێبێنین. خوایە بۆ خاتی گەورەی خۆت داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. خوایە لە گوناهەکانمان ببوورە یا رب العالمین، چێژی تاعەتەکان بخەرە دڵمانەوە یا ئەکرەم الئەکرەمین، بمان گێڕە لەو عەبدانەی کە شەوانیان زیندووە بۆ تۆ یا ئەکرەم الئەکرەمین. خوایە خۆشەویستی شەو نوێژ بخەرە دڵمانەوە یا ربی. خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کەوا تۆ ڕزوانی خۆت بەسەریانە ئەبارێنی، خوایە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عاقبەتمان پڕ خێر کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە لە گوناهەکانمان ببوورە یا رب العالمین. خوای گیان عاقبەتمان پڕ خێر کە ئیمانمان دامەزراو کە، خوایە ئیمانمان دامەزراو کە، خۆشەویستی ئیمان بخەرە دڵمان، چێژی ئیمان بخەرە دڵمان یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین دڵەکانمان صاف کەرەوە. بەخوا پەروەردگارە ئەگەر هەرچی لە ئاسمان و زەویە سەرفیکەین دڵی مسلمانان یەک ناکەوێت، بە تۆ یەک ئەکەوێت. خوایە دڵمان یەک خە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت فقهمان زیاد کە، علممان زیاد کە، عەمەلمان زیاد کە، دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لە گوناهی دەستمان ببوورە، لە گوناهی چاومان ببوورە، لە گوناهی زمانمان ببوورە. خوایە لە گوناهی زمانمان ببوورە، خوایە لە گوناهی دڵمان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین گوناهێ لەمەوە پێشکردومان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوائیکەین عەفومان کە. خوایە بەزەی تۆ زۆر زۆرە، بەزەی بەسەر ئێمەشا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببوورە. خوایە بۆ خاتی گەورەی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لە گوناهی دراوسەکانمان ببوورە، لە گوناهی یا ربی پەروەردگارە خۆشەویستانمان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببوورە. ئێستا ئەوان زۆر محتاجی دوعایەکی ئێمەن و چاوەڕێ ئێمەن، پەروەردگارە لە گوناهیان ببوورە، سەکینەت و ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت زوڵممان لە هەر کەس کردووە خوای لە گوناهی ببوورە، غەیبەتی هەر کەسمان کردووە لە گوناهی ببوورە، ڕقمان لە هەر مسلمانێ بووە خوای لە گوناهی ببوورە. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت پەروەردگارە لە گوناهەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببوورە. خوایە دەرەجاتمان عالی کە، یا ربی خوایە نزیکمان خەرەوە لە خۆت، شیرینی تاعەتت بخەرە دڵمانەوە. پەروەردگارە پەنامان بدە لە گوناهەکان. خوایە گیرۆدەی دەستی گوناهەکانمان مەکە، خوایە زەلیلی بەردەستی گوناهەکانمان مەکە، خوایە شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە، خوایە زەلیلی سەرجێگەمان مەکە، پەروەردگارە زەلیلی دەستی زاڵممان مەکە، پەروەردگارە زەلیلی دەستی زاڵممان مەکە، محتاجی ناکەسمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. پەروەردگارە ئێمە بە زمانی بەڕۆژەوە هاتووینتە بەردەم دیوانی تۆ، دەستمان لە خەزێنەی پڕمهری تۆ بەرز کردوێتەوە و داوات لێ ئەکەین و لێت ئەلاڵێنەوە. ئەم ڕۆژانە ڕۆژانی قەدرە و تۆش لێ خۆشبوونت پێخۆشە. خوایە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، سەرفرازی ئەم دنیا ئەو دنیایان کە ئارامی بەسەر گۆڕیانە ببارێنە. خوایە ئارامی بەسەر گۆڕیانە ببارێنە. خوایە داوات لێ ئەکەین ئارامی بەسەر گۆڕستانەکانی هەم شارەیە ببارێنە، ئارامی بەسەر گۆڕستانەکانی کوردستانە ببارێنە، ئارامی بەسەر گۆڕستانەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببارێنە. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت مسلمانانێکی زۆرە هەن کەس نییە دوعایان بۆ بکە. خوایە بۆ خاتی گەورەی خۆت دڵیان ئارام کە، خوایە بۆ خاتی گەورەی خۆت ئارامی بەسەر گۆڕیانە ببارێنە، عەذابی قەبریان لەسەر لابەرە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا خوای گیان ئێمە هەومان زۆر فەقیر، تۆ زۆر دەوڵەمەند، تۆ زۆر بەخشندە، تۆ زۆر کەریم، تۆ زۆر ڕەئوف، تۆ زۆر ڕەحیم، تۆ زۆر ڕەحمان. هانامان بە ڕەحمانیەتت هێناوە، هانامان بە ڕەحیمیەتت هێناوە. ئەم دوعانەمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هەر کەسمان گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە، خوایە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. یا ربی خوایە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە، خوای گیان ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە،
خوایە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە ئەومان تووشی مصیبەتی هاتۆ مصیبەتەکەی لەسەر لە بەرە یا رب العالمین خوایە ئارامی بخەرە ماڵەکانمانەوە شەڕ و شۆڕ لە ماڵەکانمان دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ئارامی بخەرە وڵات و نیشتیمانمانەوە شەڕ و شۆڕی لێ دوور خەرەوە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوایە گیان نێوچەوانی ئەم سەرکردەی ئەم وڵاتە بگرە خوایە بەرەو ڕێگای خەیر بیان هێنە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە بیان کەرە جوندی دینەکەت بیان کەرە خزمەتکاری دینەکەت یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین دەستی کافران لە وڵاتی ئێمە ببڕە یا ئەکرەم الئەکرەمین دەستی یەهود و نەسارامان لێ ببڕە یا رب العالمین خوایە فتنەی یەهود و نەسارا لەناو وڵاتی ئێمە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە حرمەت و حیای خوشکانمان زیاد کە یا رب العالمین حجاب لە دڵیانە شیرین کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە گیان ئێمە لەم مانگی ڕەمەضانەدا هەموو ئێوارەیەک دەست بۆ تۆ بەرزەکەینەوە کۆمەڵێ دوعا بۆ تۆ بەرزەکەینەوە پەروەردگارە ئەزانین ئێمە عاسین ئەزانین ئێمە گوناهبارین ئەزانین ئێمە خەجاڵەتبارین بەڵام پەروەردگارە بە ڕەحمی تۆ یا ئەنازین هاوارت لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین دوعاکانمان قبوڵ کە خوایە دوعاکانمان قبوڵ کە خوایە تەراویحەکانمان لێ قبوڵ کە خوایە ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە نوێژە جەماعەتەکانمان لێ قبوڵ کە شەو نوێژەکانمان لێ قبوڵ کە ختمەکانی قورئانمان لێ قبوڵ کە یا رب العالمین خوایە گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە لەم دنیادا زۆرێک لە عیبەکان شاردوینەتەوە کەس پێی نازانێ پەروەردگارە چۆن عیبەکان شاردینەوە لە بەردەم خەلائیقا لە ئاخرەدا فەزەحمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین لێمان ببوورە یا رب العالمین خوایە شەرمەندەی بەردەم عەبدەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە گیان داوات لێ ئەکەین سەلامی ئەم مەجلیسەی ئێمە تاک تاک ناومان بێنە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم سەلامی ئێمەی پێ بگەیەنە پەروەردگارە واللهی ئەگەرچی هەڵەوکەم و کوڕیمان هەبێ ئەگەرچی گوناهی زۆرمان هەبێ ئەگەرچی دڵمان ڕەش بووێ بە گوناه بەڵام واللهی پەروەردگارە خۆشەویستی تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناخمانە هەیە واللهی پەروەردگارە دینەکەی تۆمان خۆش ئەوێ واللهی حەز بە نەسڕەتی دینەکەت ئەکەین حەز بە حاکمیەتی دینەکەت ئەکەین خوایە بۆ خاتی گەورەی خۆت لێمان ببوورە قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین ڕازی بە لێمان یا رب العالمین خوایە گیان ئەم نوێژە کرچ و کاڵانەمان لێ قبوڵ کە ئەم دوعا کرچ و کاڵانەمان لێ قبوڵ کە تاعەتە کرچ و کاڵەکانمان لێ قبوڵ کە ڕۆژ و کرچ و کاڵەکانمان لێ قبوڵ کە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە زمانمان کولە لە دوعایە داوات لێ ئەکەین هەر چاکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ کردووی بە ئێمەشی ببەخشە هەر خراپەیەک ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی خۆی ئێمەشی لێ پەنا بدە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين